العراقي وهرما كردستاني هجمارك زوريا كوليج و زانكويا هيا لير گۆڕگۆتنا پرۆفیسۆر و مامۆستایان زانکۆیە تانها زانکۆیان عراقی بگشتی نکاریە ژڕووی کوڵەتیەوە بگەنە ئاستێ زانکۆی جیهانیە پێشکەفتی لەو ڕژی یەکەم کۆنفرانسێ زانکۆیان پۆلیتەکنیکیان عراقدا پۆریل سەربان گرفتە ئاخبین هەستاین بە چەند هەنگاوێکی سەرەکی بۆ دەربازبوون لە گرفتەکانی هەماهەنگی لەگەڵ زانکۆکانی ئەوروپا و زانکۆکانی هەرمی کوردستان بۆ گەشتن بە ڕێگا چارەیەک بۆ بە تواناکردنی ئەسی زانکۆکانمان لە ڕێگەی ئەنجامدانی وەرکشۆپ مشتەرەکە. هەرچەندە زانکۆیان کوردستانی بەرامبەر زانکۆیان عراقی باشترن لێ گرفتە دارایی ئاستەنگەکە دیال بەرامبەر پترخۆپێش ئێخستنێ سیستەمی خوێندن تا ئێستا لە عراق سیستمێکی جیهانی نەبووە بۆ ئێستا زانکۆکانی کوردستان دەستپێشخەر بووینە بۆی بچە ناو سیستمێکی جیهانی ئەویش کە بۆڵۆنە پرۆسێسا ئەم سیستمە کۆڵەتی زانکۆکان باشتر دەکات. زانکۆکە پێشکەوێت یەک بە توێژینەوەی زانستی زانکۆ هەیە ساڵانە ملیاران دۆلارات بەس بۆ تۆژاناوی زانستی دەرخان دەکەن ئەو سەر بخۆی ئیداری ئەو عنی کارگەرێ و ئیداری و دارایی لە عێراق بە شێوەیەکی لاوازە ئێستا مثلا تەخسات و عێراق بەگەشتنیە هەموو لەسەر بودجەی وەزارەتی خوێندنی باڵایە وەزارەتی خوێندنی باڵای عێراق و حتى کوردستانیش میزانیەی زۆر کەمە لەبەر ئەو قەرانەیە کە عێراق توش بووە. دوی کۆنفرانسیدا زانکۆیان پۆلیتەکنیکیان عراقی ئامادەبینە ji بۆ دیتنا ڕێکە چارەکە بۆ پترخۆپێشەخستنە ئاستێ زانکۆیە و چەندین گرفتێدن چەندین بیر و بۆچن هاتن ئاڵگۆڕکردن. شەروان خەدر کورساد نیوز دۆک